هەمیشە وتمانە کاری خۆبەخشی کارێکی مرۆییە و ئێمە لە هەر کەرتێکی گشتی بێ کەرتێکی تایبەت بێ ئەم هەوڵانە بدرێ بۆ لایەنی مرۆڤایەتی کارێکی زۆر زۆر گرنگە و هەست بە و بەرپرسیارەتیاکەین کە بتوانین هاوکاری ئەو کەسانە بکەین کە پێویستیان پێمانە لەم نێوەندەیە و لە نێو چاری سلەیمانیە کابینی چەندین ڕێکخراومان هەیە کە کار لەسەر ئەم بابەتانە ئەکەن یەکێ لەو ڕێکخراوانە ڕێکخراوی CDOیە کابینی لە ماوەی ڕابردووە و هەتاوەکو ئێستاش کە من لەگەڵ ئێوە خۆشەویست گفتوگۆکەم چەندین چالاکیان هەبووە چەند فیستیڤاڵی جیاوازیان هەبووە چەندین کەمپینی جیاوازیان هەبووە چەندین هەماهەنگیان هەبووە لەگەڵ ئێمەشاوەکو دەستگای میدیایی کورسات بۆ ئەو کۆمەکانەی کەمان کرد بۆ خوشک و براکانمان لە پارچەکانی تری کوردستانە ئەمەش وای کردووە کە لایەنی مرۆڤایەتی بپارێزێ و هەمیشەش ڕێکخراوی CDO هەوڵیەوە لە ڕێگەی ئەو کوڕ و کچە گەنجانە و ئەو خوێنە گەرمەی کە بەردەوام لەوێ کار ئەکەن یارمەتی ئەو کەسانە بن کە پەنابەرن لای ئێمە بەڵام هەرگیز نەوەستاون و هەوڵیشان ناوە ساڵ بە ساڵ کاری باشتر و باشتر بکەن بۆ ئەوەی خزمەت بکەن بە هەم ناوخۆی خۆمان هەم ئەو کەسانەشی کە پەنابەرن لای ئێمە لەم نێوەندەیە فستیڤاڵێ بۆ کاری خۆبەخشی سازەکرێت ئێمەش ئەمڕۆکو پرۆگرامی ڕۆژێکی نوێکو دەستگای میدیایی کورسات پێمان خۆش بوو گفتوگۆ لەسەر ئەم فستیڤاڵە بکەین بزانین چۆن ڕێکخراوە و چۆن هەوڵەدرێ کارەکانیان بە شێوازێ لە شێوازەکان لە ژێر ئەو چەمکەیە بێ کە خۆبەخشیە خۆبەخشیەکەش چۆنە بۆچیە و بۆچێە ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک یوسف حەمەد ساڵە وەکو ئەندامی دیژنەی فستیڤاڵی خۆبەخشی لە سلەیمانی و لە ڕێکخراوی CDO هەروەها خات و تەرزە تاریق ئەوش هەمان شێوە ئەندامی فستیڤاڵەکەی و ئەویش لە ڕێکخراوی CDO کە هەردوو بەڕێزیان لەسەر لە ستۆدیۆ لە ئێمە میوانن زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سپاس بۆ ئامادەبوونتان من لە پێشێکەکەمە زۆر باسی ڕێکخراوی CDOکەم زۆر باسی مناڵپارێزی کوردستانەکەم ئەو ڕێکخراوانەی کە هەمیشە ئێمە و هاوڵاتیان سوودیان لێبینین و هەمیشەش فیدباکێکی باشتان هەیە لەوەی کە پەنابەرەکانمان چەند بە باشی ئێوە کاریان بۆکەن ئەمڕۆ باز لەسەرەوە بکەین کە ڕێکخراوی CDO فستیڤاڵێک بۆ کاری خۆبەخشی کاک یوسفەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم ئەم فستیڤاڵە چۆن ڕێگەخرێ و کارە خۆبەخشیەکە چییە بۆ چێە دیارە فستیڤالەکە فستیڤاڵی ناوی فستیڤاڵی کاری خێرخوازیە فستیڤاڵی کاری خێرخوازی و گرنگە بەڕاستی ئەمە ڕێکخراوی CDO بۆیە و گرنگ بۆ ئەم فستیڤاڵەمان ڕێخستووە هەڵبەت بەشێکی گرنگی کاری خێرخوازی ئەبینینەوە لە کوردستان و لە سلێمانی بە تایبەتی و ئەم فستیڤاڵە لە سلێمانی ئەنجامەدرێ ئێمە بۆی ئەم بابەتەمان هەڵبژاردووە چونکە کاری خێرخوازی بەشێکی گرنگ بووە لە ژیانی خەڵکی سلێمانی و لە ژیانی کوردستان و بە تایبەتی لە جیهانی شامەسەری کاری خێرخوازی بابەتێکی زۆر گرنگە و ئەمە لەو کاتاناکرێت کە خەڵکێک پێویستی بە هاوکاری و یارمەتی ئەبێتر لە بواری خواردن و پێداویستیا بێت لە بواری تەندروستیا بێت لە بواری نیشتەجێکردن نابێت لە هەش بواریشتیا بێت کە خەڵک پێویستی بۆ هەناوچوون بۆ بێت کە بتوانێت خەڵک ژیانێکی ئارامی هەبێ کاری فریاگوزاری و خێرخوازی بەشێکی گرنگ بۆ لە ژیانی کاری ڕێکخراوی و ئێمە ڕێکخراوی CDOش بەڕاستی هەر لە دامەزاندنمانەوە بە بەشێکی گرنگمان ئەو بکە کاری خێرخوازی بکەین بۆیە ئێمە پێمان باش بکە فستیڤاڵێکی واش ساز بکەین لە ڕۆژی 5 جوونی 2015 دیارەمەد ئەمە ڕۆژی کاری خێرخوازیە بۆیە ئێمە ڕۆژمان دیاری کردووە چونکە ئەمە ڕۆژی جیهانی کاری خێرخوازیە چۆن هەموو بابەتەکانی تر ڕۆژێکی جیهانی تایبەت بەخۆیان هەیە ئەم ڕۆژە ڕۆژی جیهانی کاری خێرخوازیە بۆیە ئێمە ئەم ڕۆژەمان دیاری کردووە بۆی بتوانین ئەم کەلتورە چۆن لە ڕابردووە هەبووە دوای باشەکەین چۆن لە ڕابردووە هەبوو لە ئێستاش هەبوو بۆی بەردەوامی هەبێت لە ئایندا بۆی ئەم فستیڤاڵە بیر یەکراوەوە و کاری لەسەر خاتو دەرسەبابە مەلای بەڕێز تاسە ئامادەکاریەکان چی بۆ فستیڤاڵەکە ئەنجام ئەدرێ وەکو کاک یوسفیش ئاماژەی پێکە کە لە 5 ئەلولدا ئەنجام ئەدرێت ئامادەکاریەکان چین تا ئێسەکە کردوتانە سەرەتا دەستان خۆش بە زۆر سپاس بێگومان نەتەوەی گرتوەکانە ساڵی 2012 5 ئەلولیان وەکو ڕۆژی جیهانی کاری خێرخوازی ناسانەوە کە ئێستا بۆ بە ڕۆژێکی جیهانی ئێمەش پێمان خۆش بۆ ئەم ساڵ وەکو ڕێکخراوی CDO ئەم یادە جیهانیە بکەینەوە لە سۆنگەی ئەو باوەڕی کە کۆمەڵگەی کوردستانی پراوپڕە لە کاری خێرخوازی پێمان خۆش بوو بە بانگێشتی هەموو ئەو شوێنانە بێت چ دام و دەستگای حکومی بێ دام و دەستگا ئاینیەکان بن ڕێکخراوەکان بن گروپ کۆمەڵەت تاکە کەس بانگەشتیان کینەوەی کە لە مەجای کاری خێرخوازیە ئیشیان کردو تا ئێسش بەردەوامن پێمان خۆش بوو لەو ڕۆژەیە بانگەشتیان بکەین بە دەرخستنی کارەکانیان واتە خۆیان کارەکانی خۆیان پیشان بە هاوڵاتیان بن کە لە مەجای کاری خێرخوازیە کراوە ئامانجی ئەم کارە یەکەم برەودانە بە کاری خێرخوازی کە لە پارێزگای سلێمانیاکرێ و هەروەها سوپاسکردنێکی ئەو کەسانش و ئەو لایەنانەشە کە تاکو ئێستا لە کاری خێرخوازیە بەردەوام و هەروە هاندانیان بۆ بەردەوامی بوون و گەشە سەردنیان
باشە پەیوەندی ئێوە لەگەڵ هاوڵاتیانی شاری سلێمانی کە مادام باسی ئێراکەن بۆ ئەوەی کەم کارە خێرخوازیە بێ چۆن کردوتانە وە کارە خێرخوازیەکە خات و هەرزە بۆ چێە؟ بەڵێ ئێمە ئەو شوێنانی کە بانگیانەکەین بۆ ئەم فیستیڤاڵە ئەبێ کاری خێرخوازیان کردبێ بە تایبەت لە سنووری شاری سلێمانیا چکۆم ئێمە بیستمان لە شاری سلێمانیا بکەین ئەو کارە خێرخوازیەکەوان کردوانە کارە خێرخوازیەکان ئەگۆڕێت شوێنی وامان هەیە یعنی کۆمەڵی کاری خێرخوازی کردو بە هاوکاریکردنی لەوانەیە کۆمەڵێک مناڵی کردبێت بە دابینکردنی کۆمەڵێک هەیە هاوکاری کۆمەڵێک خێزانی کردووە هەیە کۆمەڵێک هاوکاری تری پێشکەش کردووە چه هاوکاری یاسایی بێت بۆ ئەوانە بێ بەرامبەر بۆ کۆمەڵێک خەڵکی کردو ئەمە هەموو یەچنە قاڵبی کاری خێرخوازیەوە تا کارە خێرخوازیەکان جۆرا و جۆرن کە پێشکەش بە دانیشتوانی شاری سلێمانی کراوە شەرنی خۆی لە یەک خاڵات ببینێتەوە جۆرا و جۆرن ئێمەش هەوڵماناوە هەموو شوێنەکان کۆکەینەوە چونکە وەکو پێم وتن ئێمە دام و دەستگا ئاینیەکانیشمان هەیە کە ئەوانیش کۆمەڵێک چین هەیە بەردەواملیان سوودمەندن هەڵماناوە زۆرترین ئەو شوێنانی کە کاری خێرخوازی تیاکتۆ کۆ بکەینەوە لەو ڕۆژە توان کارەکانیان بخەنە ڕوو زۆر باشە کاکی یوسف ئەو شوێنانەی کە ئێوە لە ڕۆژەیە بەشداریان پێەکەن تا چەند هەماهەنگ بوون لەگەڵ ئێوە تا چەند پێیان خۆش و کاتێک ئێوە پێتاوەتت ئێمە لەو ڕۆژەیە کارێکی خێرخوازی ئەەکەین باسی مێژووی کاری خێرخوازی بکەیت لە کوردستانە و لە سلێمانیشا بە تایبەتی مێژووی دوور و درێژی یان ئەگەر هەر کەسێک لە زەمانێکا ژیا بێ یادەوەریی هەیە لەگەڵ کاری خێرخوازی و لەگەڵ بەداخەوە کوردستان و بەسابەتی سلێمانی کارەساتی زۆر بەسەرهاتوە ینی ئەو کارەساتانە بەشێکی زۆر خەڵک لەو کارەساتانە هاوکار بوون هەماهەنگ بوون یعنی گەسێکی لاپەڕەکانی مێژووی ڕۆژنامەکانی ڕابردووە بێتەوە لە سەردەمی مەلەکی یاسیرەکەی خەڵک چۆن هەماهەنگ بۆ چۆن کاری کردووە تەبسەور کە لەو کاتانە ئێمە سێری لاپەڕەکانی مێژووکەی جەمعێتی زانستی کوردستان هەبووە یعنیمان لە بواری پەروەردا هاوکاری خەڵچاکرۆ بۆ خوێندن هاوکاری خەڵچاکرۆ لە بواری کۆمەڵایەتیە لە بواری ئابووریە لە بواری دابینکردنی پێداویستی ئەم جەمعێتانە هەبوون یعنی مەسەری کاری خێرخوازی مێژوویکی دوور درێژی هەیە لەم شارەوە یعنی سێکێکگەر کارەساتی لافاوەکە ڕوویاوە لە سلێمانیا ئەگەر لە پەڕەکانی مێژووە تو سێکێک هەمەهەنگیەکی زۆر هەبوو کاری خێرخوازی هەبوو بۆ ئەم ناوچەیە بۆ سلێمانی بە تایبەتی لە شارەکانی دەوروبەری سلێمانی ناو خەڵکی سلێمانی خۆشی کۆمەک و هاوکاری کردو یعنی مەسەرەی کاری خێرخوازی و کاری فریاگوزاری لەم شارە مێژوویکی دوور و درێژی هەیە و مەسەرەی هاوکاریکردنیش داری ئێمە گرنگە بەلامان و بەڕاستی ئێمە هەماهەنگی و تەنسیقمان لەگەڵ هەموو ئەو لایەنانە کردووە کە کاری خێرخوازیان کردووە بەشێکی زۆریان بەڕاستی لەوانەیە خۆ دەزانی لەوانەیە ئەڵێ ئەم دەستە بەو دەستە نەزانێت لەوانەیە حەز نەکا بەشدار بێ بە شێوەیەکی ئەنجینە سیرکەی لە هەموو شوێنەکانە لە هەموو قۆناغەکانە ئێمە لەگەڵ کوردستانی شار سێ کەمپینی گەورەمان کردو یعنی کە سیرکەی یعنی ئەمە شتێکە بەردەوام هەبووە و بەردەوامی ژەبێ یعنی ئێمە ئەم فیستیڤاڵاکەین ئەوە نییە نەمابێ ئێمە هەدەفەوەی لە ڕابردووە هەبووە لە ئێستاشە هەیە و ئێمەمانوێت لە بۆ ئایندەش بەردەوام بێ یعنی ئێمە بەشێک بێت لە کەلتور و ژیانی خەڵکی ئەم ناوچەی بۆی بەردەوامی پێ بدێ و ئیدامی پێ بدێ دیارە ئێمە هەماهەنگیمان کردووە و تەنسیقمان لەگەڵ هەموو لایەنەکان ناکردەوە و ئێستاش لە وەڵامانەوەی وەرگرتنەوەی بزانین چۆن بۆی بتوانین فیستیڤاڵێکی بەڕاستی نمونەی ئەنجام بدەین و بێتن شتێکی نەریتێک کە بتوانین ئێمە هەموو ساڵێک ئەم فیستیڤاڵە بکرێەوە هەموو ببێتە لەوەی کە ئێمە نەوەکانی ڕابردووش و خەڵکیش ئاشنا بکەین بەوەی کە کاری خێرخوازی بەشێکی گرینگە لە ژیانی خەڵک ڕاستی باش خات و تەرزە لەم فیستیڤاڵاتانە بەس ڕێکخراوی CDOە هیچ لایەن و ڕێکخراویشی تر لەگەڵتانە هەماهەنگی هەیە کە بتوانن بەشدار بن بەڵێ وەکو ئەنجامدانی ئیشەکە خاوەن بیرۆکەکە و ینی ئەولانی هەڵدەستێ بە ئەنجامدانی ئەم ئیشە ئەم چالێکێت تەنها ڕێکخراوی CDO خۆیەتی بەڵام بە بانگشت و بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان دام و دەستگا ئاینیەکان گروپەکان گروپی خۆبەخشیبان هەیە کۆمەڵەمان هەیە تاکە کەسمان هەیە ئەمانە هەمویان بەشدارە بن لە چالاکێکە زۆر باشە ئەو داهاتی کە لە کارە خێرخوازەکە دەستانەکەوێت لە ئێستادا دیاریتان کردووە کە ئەی بەخشن بەکێ کۆ ناکەینەوە ئێمە داهات کۆ ناکەین چکە فیستیڤالەکە بەڕاستی داهاتی تا کۆ ناکەین ئەو ناساندنی بەس ناساندنی کارە خێرخوازیەکانە و ئێمە ئیشارەتمان پێیاوە چکە خۆ دەزانی مەسەلەی کۆکردنەوەی داهات کۆمەڵە ڕێوشێنی یاسایی خۆی هەیە و ئێمە تومانە هەر گروپێکی کاری خێرخوازی کۆکاتە ناساندنی ئەو شوێنانەیە کە کاری خێرخوازی ئەنجام ناساندنی ئەو شوێنانەیە کە کاری خێرخوازیان کردووە بۆ گرنگە بەڕاستی خەڵک بزانێ ئەمانە کاری خێرخوازی کراوە چکە گەرێ مەسا من بۆ پیاشی باسی مێژووم کرد ئەگەر لاپەڕەکانی مێژوو هەڵیتەوە ئەگەر ناوەکە ئەو ناوانە نووسابێتن هەز ناکەی کاری خێرخوازی چەند گەورە بۆ لەو کاتا کراوە یعنی ئەمانە ئەم کاری خێرخوازانە بمێنەوە لە زاکری خەڵکە ئێمە بەڕاستی گەر سیرکەین هەر زۆر دۆنڕەوی کۆرۆنا هەبوو یعنی گەر سیرکەین کۆرۆنا چەندین کاری خێرخوازی گەورەی تیاکرا هەم لە ڕووی وشیاری تەندروستیەوە لە ڕووی هاوکاری مرۆییەوە لە ڕووی پشتیوانیکردنی خەڵکەوە ئەمانە کاری گرنگ بوون بەڕاستی کراوە یعنی ئێمە ئاماژمان لەوەیە کە ئەم کارە خێرخوازانە لە زاکری خەڵکا بمێنێتەوە و بتوانین
بیناسیێنی بەڕاستی خەڵک کاری خێرخوازی کرد بزانین ئەمە کە بەشێکی گرنگە لە هەڵسوکەوتی خەڵک بەشی گرنگە لە سلوکی خەڵک ئەیکات بۆ خزمەت گوزاری باشە خاتو تەرزە ئێوە کۆمەڵێک گەنجی زۆر ئەکتیڤن لە ڕێکخراوی سیدیەوە هەمیشەش گوێتان نێوە بۆی کە چەند ماندوو ئەبن چکە کاگویست لە نزیکەوە باشترە زانێ ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات چەندین کەمپینمان کردووە بە هاوکاری ڕێکخراوی سیدیۆ جۆمان بەسەرما و بە گەرما و بە هیچ شتێک نێەوە لەبەرەوەی کە بتوانین ئامانجەکەمان بپێکین بۆی کە بتوانین ئەو هاوکاریانەمان بگەێنین ئەم جارە ئێوە لەم فستیڤالە لەکوێ ئەکرێ و ئەوەی کە خۆت ئاماژە و پێیا بۆ نمونە کۆمەڵە گروپی تایبەت و مامۆسایانی ئاینی یاخودە و کەسانی کە لە بواری دیناکارەکەن ئەمانش بانگێشکەن ناساندنی کاری خۆبەخشیە چۆنە و پێمان خۆشە ڕوونکردنەوەمان بیتە لەسەری بەڵێ فیستیڤالەکە ئیشەڵا وەکو کاتەکەی کەدامان ناو پێنجینەوە ئەبێت لە پارکی ئازادی ئەکرێت سنتەری شارە هەستمان کرد زۆر ئاسان بێ بۆ سەردانی هاوڵاتیان سعات پێنجی ئەوارە بەردەوام بێت تاکو دەی شەو ئەو شوێنانی کە بانگێشمان کردن و کووتم لە گروپمان هەیە کۆمەڵەمان هەیە کۆمپانیاکانمان هەیە ڕێکخراوەکانمان هەیە دام و دەستگاکانمان هەیە ئاینیەکان ئەمان هەمویان بەشداریەکەن و کارەکانی خۆیان ئەرزەکەن هەر شوێنێک کۆشکێکی تایبەت بەخۆی ئەبێت بۆ پیشاندانی کار و چالاکیەکانی ئەو کار و چالاکیانی کە کرێتی لە مەجای کاری خێرخوازی ئەی خاتە ڕوو فیستیڤالەکە دوو بابەتی تریشی تیا بێت کاکیوسف ئاماژەی پێیا تقریبەن زیندووکردنەوەی کاری خێرخوازیمانێ بە تایبەتی یعنی بەمانەوەی ئاماژە بە کاری خێرخوازی بین لە کاتی کۆرۆنا چونکە بەجددی لە کاتی کۆرۆنا مجموعەیەکی زۆر لە شوێن لە گروپی خۆبەخشی لە کۆمەڵە هاتنە سەر خەڵک یعنی ئەو چالاکیانەی کە لە ڕابردووە کراوە ئەوان خۆیان لەوێ نمایشیەکەن بەڵێ ئەمانەوێ بڵێ ئەوانش بخینە ڕوو کە لە کاتی کۆرۆنا چەند شوێن هەستان بە هاوکاری کردن چەنەها گروپی خۆبەخشمان هەبووە لاوانێ تا ئێستا کەس نیزانی بێت چەنە گەنجی خۆبەخشمان هەبووە لەو کاتە کۆمەڵی ئیشی زۆر چاکیان کردووە ئەوانش ئەمانێ بخینە ڕوو هەروەها باسی کاری خێرخوازیەکی نەمێژووی کۆنی شاری سلێمانیە ئەوە لایەنێکی تایبەت ینی بەشێکی تری تایبەتە بە زیندووکردنی مێژووی کاری خێرخوازی لە شاری سلێمانیە لە شاری سلێمانی لە کۆنا کۆمەڵێک کەسایەتیە بۆ کە بەردەوام بوون لە کاری خێرخوازی و جیا لەوەش کۆمەڵێک دام و دەستگا هەبوو کۆمەڵە هەبوو کۆمەڵێک ڕێکخراو هەبووە کە لەو کاتەیە هاوکاریان کردووە بەجددی لەوانێ بەنسبەت ئەم جیلۆ تازە بێت ئەگەر بەشێک لە ناوەکان ببیسترێت یعنی یاخود زۆر کەس زانیاری نەبێت ئەسڵان لەسەری و لە کاتێکا زۆر زەڕوریشە کە ئەم جیلە بزانن پێش خۆیان چی بووە لەو زروفەشا یعنی لەو کاتە لەو بارودۆخی کوردستان کە قورس بووە چەنەها کۆمەڵە هەبوون بە هەمان شێوە کەسایەتی هەبوو گروپی تاکە بووە خۆبەخش هاتون کۆمەڵێک کاری خێرخوازیان کڕۆلاوانە بوومە لەرزەکەی سلێمانی بووە هاتوونەتە سەرخەت کۆمەڵێک کەسە بوون هاوکاریان کڕۆ لافاوەکە بووە کۆمەڵێک شوێن هەبووە بەردەوام هاوکاری خوێندکارانی کردووە ئەوان ئەمانەیە ئەوانە شەمووی زیینوکەین و ئیشەڵا لەو ڕۆژە و زانیاریانە و بە خەڵکی ئاشناکەین فستیڤالەکە تەنها یەک ڕۆژ بەردەوام ئەبێت بەڵێ فستیڤالەکە تەنها بۆ یەک ڕۆژ بەردەوامی ئەبێت تەنها بۆ یەک ڕۆژ بەردەوام ببێت زۆر باشە کاگیسف زۆر جار ڕێکخراوی سیدیوە کە ئیتر هەمەهانگی هەبێ بۆ کارێکی مرۆیی بێت لەگەڵەوەی کە خۆتان چەند ئەندامتانەیە بەڵام چەندین گروپی کەژێتن پاڵتان ینی بۆی کار بکەن لەگەڵ ئێوە و هاوکاریتان بکەن ئێوە بەردەوام چۆن ئەتانەوە و ڕێکخراوی سیدیۆ ئەو گروپانە زیاتر ڕێژیان زیاکەن گەنجەکان زیاتر بێنە پێشەوە زیاتر کاری مرۆیی بکەن پێمان خۆشە تۆزێ لەسەر یەکەی کاری خۆبەخشیمان هەیە بەڕاستی یەکەی خۆبەخشمان هەیە لەوێ دیارە ئێمە بەپێی ئەو سیستەمی کە هەمانە و پێ و کارانی کە ئەیکەین چالشەکانەکەین خۆبەخشەکان بەشدارە بن لەگەڵمانە خۆتان لەوانەیە باش بزانین ئێمە لەو کاتانەی کە بەڕاستی کاری مرۆیی یەکەین یا کاری چالشێک ئەنجام دەدەین چەندین گەنج هەیە بە خۆ کاری بە خۆبەخشیەت لەگەڵمانە کارێکەوە ئێمەش ڕێگەیان بۆکەین و فرسەتیان بۆکەین چکە ئەمە هەم ئێمە لە سود لە توانەکانیان وەرگین هەر ئەوانش بەڕاستی فێری کاری ڕێکخراوی و کاری خۆبەخشی ئەبن کاتە هەردوو لامان ئێمە سود لە یەکتر وەرەگرین بۆیە ئێمە بەڕاستی ئەو دەرگایمان واڵایە مەسەن بۆ وەرگرتنی خۆبەخشەکان و لە ئێستاشا چەندین خۆبەخشمان هەیە و کە لەگەڵمانە کارەکەن و هەم ئەنجیشمان لەگەڵ هەموو ئەو دامەزراوانە هەیە کە بەڕاستی کارەکەن لە مەجاری فریاگوزاری و خێرخوازی ئەو چکەمە بەڕاستی خۆزانێت کاری ڕێکخراوی پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەم ڕاگەیاندن هەم دامەزراوەکانی مەسەن پۆلیس و ئاسایش هاتوچۆ پارێزگا قایمقامیەت هەموو ئەو لایەنانی کە ئێمە لەگەڵیانە کارەکەین لە هەر چالاکیەکە بێ ئێمە هەمانجی تەواویان لەگەڵاکەین بۆ ئەنجامدانی چالاکیەکان وەلەوانەی خۆشتان پێشنی ئەوەتان هەبێ هەتەنە لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆش هەم ئاهەنگیەکەین بۆ ئەو چالاکیانە بۆیە گرنگە ئەمانە ئێمە لە سود لە هەموو توانای ئەو لایەنە پەیوەندیدارانە وەرەگرین بۆ هاوکاری و هەم ئاهەنگی بۆ سەرکەوتنی کارەکانمان بە سوپاسیشیانەکەین بەڕاستی ئەوانە بەشێکی گرنگ بوون لە سەرکەوتنەکانی ڕێکخراوەکەمان و لە سەرکەوتنی چالاکیەکانمان بەڕاستی لە ڕابردووە
اینجا سەرکۆکاری خێرخوازی هەموو کاتێکەرەوە کە تۆ بیبەخشی هەنە جا تۆ تواناکانی خۆت ئەبەخشی لە پێناوی کاری خێرخوازی ئەگە شتێکیش نەیە بیبەخشی توانامرۆیەکی خۆت بەکارێنی بۆی کە کارێکی خێرخوازی ئەنجام بدەیت. بۆ مەرزەکەی ڕۆژئاوە باکوور کردمان لەگەڵ کەناڵی کورساتە و لەگەڵ چەندین ڕێکرا و ئەمە سوورەکە و مناڵ پارێز و ئەمانەکە کردمان پێکەوە چەندین خەڵک بەڕاستی و وەکو هاوکاری و بەشداربوون و خۆبەخشی ینی لە ڕووی هاوکاریکردن لەگەڵ تیمەکانە بەشدار بوون خەڵک بەجددی کاری خۆبەخشی کارێکە بەڕاستی خۆشیێکی دەرونی ئەبەخشێ بە مرۆڤەکان بۆیە سیرێکی لەو کاتانە چەندین کەس ئەبەخشێ بەشدارە بێ هاوکارە بێ و ئاهەنگە بێ بۆی سێکە لەو کارتانێک کە کەمپین دروستە بێ زۆرترین خەڵک بەشدارە بێ و قەرەباڵغێکی زۆر دروستە بێ چ خەڵک هەمووی حەزەکە بەشدار بێ و ئەمە بەڕاستی ئەمەش نیشانێکی خاڵێکی زۆر بەهێزە لە کاری خێرخوازیە و لە کوردستان و لە سێمانیشە بە تایبەتی و ئەو کەمپینانە بەڕاستی کە سەرکەوتون بەشێکی زۆری خەڵکن و خەڵکە خۆبەخشەکانن کە لەو کاتە هەم ئاهەنگە بن بۆ سەرکەوتنی کاری خێرخوازی بەڕاست. زۆر باشە خاتو تەرزە زۆر جار ئێمە بەدەرلەوەی کە ساڵانە ئێوە کاری باشەکەن لە ڕۆژێکە بەڵام ئێوە ڕۆژانە بەردەوام لە بنکەکەی خۆتان لە ڕێکخراوی سیدیۆ هاوکاریەکان پێشکەشەکەن ینی زۆر جار من کۆمەڵە میوان هاتبوو حەزەکەم نمونەیە باسکەم ینی هێنا شاری سلێمانی پیشانەیان بردم بۆ پارکی دایکەم وە لە ڕابردووە سجن بۆ چەندین دایک و کەسانی ئێمە لێرە ئازاردراون پارکی ئازادی کە شوێنێ بۆ چەندین کەسی باوکو برا و کەس و کاری ئێمە هەمووی لەوانەیە ئازاردراون بەڵام ئێستا بۆتە شوێنێک و پارچێک و مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکە بەڵام بەلای ئەوەی بنکەکەی ئێوە ڕۆشتین خەڵکانێکە بوون کوردی سووریا بوون پرسیاری ئەویان کرد کە ئێوە بەردەوام هاوکاری پێشکەشیوانەکەن ئەم هاوکاریانە چۆنە خەڵک بۆتانێنە یاخود ئێوە شوێنێکی تایبەتانەیە کە ڕۆژانە بتوانن پێداویستیەکانیان بۆ دابینکەن کارکردن و داوامکردنی ئێوە چۆنە لەوێ پێمان خۆشەڕوونکردنەوەیەکمان بیت. ئەمە خۆمان یەکی فریاگوزاریمان هەیە لە سیدیۆ یەکی فریاگوزاری تایبەتە بە هاوکاری خێرا لە یەکی فریاگوزاری ئەمە کۆمەڵێک خێزانمان لا تۆمارە خێزانەکان هەم خەڵکی خۆمانن خەڵکی خانە خوێن و هەم خەڵکی پەنابەریشمانتیایە و هەم خەڵکی ئاوارەشیتیە کە ئەمانە بەردەوام لەژێر چاودێری خۆمانان و بە شێوەیەک لە شێوەکان جاری وایە مانگانە یاخود دوو مانگ جارێک بەپی توانە ئێمە هاوکاریانەکەین هاوکاریەکانیش ئەگۆڕێت جاری وایە تەنیا هاوکاری خۆراکیە جاری وایە کۆمەڵێک هاوکاری ترە ئێمە ئەیانکەین و جیا لەوە ئێمە هاوکاری یاساییمان هەیە ئەویش یەکی یاساییمان هەیە لە ڕێکخراوی سیدیۆ بێ بەرامبەر ئیش یاسایی ئەکات بۆ ئەو کەسانی کە پێویستیانە ینی بە بێ بەرامبەر هیچ بڕەپارێک وەرناگیرێت ئەوانیش بە هەمان شێوە ئەو کیسانی کە هەیەە خەڵکی خانەخوێتیە لە پەنابەریتیا لە ئاواریتیا ئەوە ئمە دوو بەشی تایبەتمان تایبەتە بەکاری خێرخوازی بەردەوام لەناو سیدیۆیە و جیا لەوەش ئەوانەی بەشێکی زۆری لە پەنابەرانی سووریا کە ڕوومانتی ئەەکەنەوە بۆ مەسلەی نوێکردنەوەی کارتی نیشتە جێبوونیانە کە نیشینگە بەشی نیشینگە شەڕ لەناو ڕێکخراوی سیدیۆیە بە خۆشحاڵیەوە ئاستانکارێکی تەواویان کردو بۆ پەنابەران و بەردەوام هەر ئیجراعاتێکی قانونیانە بە هەر شتێک ئەوان لێەوە هاوکاریانەکە لە ڕووی کارکردنەوە یعنی بۆ نمونە و کەسانە لەوانەیە هەندێکیان خێزانەکەیان پیاوەکەیان بێوێ کارێک بۆ خۆی بدۆزێتەوە ئێوە چۆن هاوکاریانەکەن کە بتوانن لە شوێنێک کار بکەن ینی لە ڕووی یاسایی و مۆڵەتێکیان بۆ وەرگرن شتێکیان بۆ بکەن چۆن ئەو کاران ناکرێت هاوکاری یاسیەکان کە ئەکرێت وەکو ئەوەی کە بەڕێزە باسە کرد ئەوەی تێ ئەەکەوێت بەشێکیان جاری وای بەرچاوڕوونیان ئەینێ جاری وایە ئیستیشارایان ئەینێ یاخود ئاسانکاریان بۆکەن یاخود بە هەنی شوێنی جاری وایە لاوانێ ئەو پێویستێکی بێت شتێکی بێت لای ئێمە نتوانین لەو کاتە بۆیکەین بەڵام ئێمە حالی شوێنێکی ترێکین کە بتوانێت ئەو هاوکاری کات واتە بەردەوام خۆمان ئاگامانلیانە و بەپی توانەوەی کە لە توانامانە بوو بێ بەردەوام هاوکاریمان کردو دەستان خۆش بێت لەو فستیڤالە خێرخوازی کە ئەنجامە شتێکی تایبەتی تایە بۆ مناڵان وڵی وەکو ئەوەی کە جیامان کرد بێت و تایبەت بۆ مناڵان نەوەڵە بەڵام وەکوتم ئەو شوێنانی کە بانگەشمان کردن کە ئامادابن ئیشەکانیانە خەنە ڕوو لە مەجای کاری خێرخوازیە بەشێکی زۆریان بۆ مناڵان لەوانەیە ئیشیان کرد بێ بەشێکی زۆریان هەر گروپی گەنجانە لەگەڵ گەنجە ئیشیان کردووە بەشێکیان لەوانەیە لەگەڵ خەڵکی بەتەمەنە کاری خێرخوازیان کرد بێ ئیشیان کرد بێ بۆ هەموو چین و توێژەکانە هەموو چین و توێژەکانی باشە کاک یوسف لەگەڵەوەی کە بەڕێستان خۆتان ئەزمونێکتان هەیە لە ڕێکخراوی سیدیۆ پلانی ئامادەکاریەکان چۆنە بۆ نمونە ئێوە ئەم هەموو ڕێکخراوە ئەو هەموو کەسانەتان بانگێش کردووە کە بتوانن لەم فستیڤالە بەشدار بێ پلانەکەتان چۆنەوەکو خەت تەرزە ئاماژەی پێیا لە پێنجوارەوە هەتاوەکو شەو درەنگانێک بەردەوامە دیارە ئێمە هەمانجیمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کردووە ڕەزامەندی پارێزگار قایمقامیەت
پۆلیس ئاسایش و شارەوانی و بەڕێوەبەری هاتوچۆ تەنانەت بەرگەردی شارستانی و تەندروستی لەگەڵ ئەمانە هەمە ئاهەنگجیەکەین دیارە بۆ ئەوە لە فستیڤالێکی وا گرنگە هەموو ئەو لایەنانە هەم ئاهەنگ بن هەرخواست هەر حاڵتە بێ بۆی بتوانین بەیەکەوە هەم ئاهەنگجی بکەین بۆ سەرکەوتنی فستیڤالەکە بۆ ئامادەکاریەکان دیارە هەموو ئەو هەمانجیانە بەشێکی گرنگە لە ئامادەکاریەکان بۆ سەرکەوتنی فستیڤالەکە و هەمانجی و تەنسیق لەگەڵ هەموو ئەو ڕێکخرا و لایەن و کەسایەتی و کۆمپانیا نەکراوە بۆی بەشداری فستیڤالەکە بکەن وەکات دیاری کراوە هەموو پێداویستیەکان دیاری کراوە و پلانەکە ڕۆژانە پێچونەوەی پیاکرێەوە کەمکوڕەکانی دیاری کرێ و چارەسەرەکرێ بۆی بتوانێت فستیڤالەکە سەرکەوتوو بێ دیارە ئەمە پلانێکە پلانێکی ڕۆژانەی هەیە و ڕۆژانە تێبینیەکرێ بۆ ئەوی فستیڤالەکە بە سەرکەوتوی بەڕێوە بچێت. زۆر باشە لە دوای ئەم کارەکە ئەنجامەدرێت لە دوای ئەو پلانتانە دووبارەکاری لەو شێوەیە ئەنجام بنەوە خۆی ئەمە یەکەم جارە بەڕاستیان فستیڤاڵاکرێت و ئەمە فستیڤاڵاگەر ئیشەڵاگە سەرکەوتوو بێ و بێکێشە و دڵنیاش پلانتانە بیکەن بە ساڵانە ناتوانین جارێ بابزانین پلانەکە چۆنە ئیشەڵا هەوڵین لە ئایندا ئەمە بێ بە نەریتێکی ساڵانە بۆی بتوانین هەموو چکەمەکو پێم وتی ئەمە بەشێکی گرنگە چکە ناڵین کاری خێرخوازیینەوە کاری خێرخوازی لە ڕابردووە هەبوو زۆریش هەبووە و لە ئێستاشا هەیە و ئیشەڵا بۆی بەردەوام ئایندە بێ دیارە ئیشەڵا هەوڵین لە ئایندا ئیشەڵا بێ بە نەریتێک بتوانین فستیڤالەکە فراوان بکەین و ساڵانە ئەنجام بدرێت. زۆر باشە. ئەنجامدانی هەر فستیڤالێک پەیامێکی خۆی لە پشتەوەیە بۆی کە بتوانانی زیاتر هۆشیاری بخەیتە نێو خاوڵاتیانەوە ئێوە بەبێت جیازی لە هەموو چین و توێژەکان بانگێشتان کردوون بە تەنانەت بەلایانی ئاینیشەوە کە مامۆسایانی ئاینیش ئەگەر لێ ئامادە بن لە مینبەرەکانی خۆیان و لاتوانن پەیامی زۆر جوان ببەخشن بۆی کە چۆن ئێمە بتوانین ڕۆحی هاوکاریمانە بێ ڕۆحی خۆبەخشیمان هەبێکەوە دڵنیام پەیامی ئێوە شەر ئەوەیە کە مێژووی شاری سلێمانی ئێستاشکە لە دیمەنەکان ئایبینیشە ئەم شارە هەمیشە شارێک بۆ باوەشی بۆ هەموو کەسە گرتوێتەوە هەمیشە شارێک بۆ کە خزمەتی بە هەموو مرۆڤایەتی گانووە ئەوەی کە زۆر جێگەی دڵخۆشیە جیاوازی نەکردووە لەوەی کە تۆ چی دینەیەکیت چی کەسێکیت ئەو بەس سابیەوەی کردو کە تۆ مرۆڤی یعنی خۆشەویستی خۆی ئێمە چۆن بتوانین ئەم خۆشەویستیە خاتو تەرزە لەم فستیڤالەوە پەرەی پێبینەوە جارێکی تر زەنگێک بێ بۆی کە بتوانین ئەو کەسانەشی کە هۆشیاریان نەبوو بەرامبەرم بابەتە گڕوتینێ بکەینە دڵیانەوە ها کاگویسیب لە کەمپینەکان ئامان کرد بۆی کە بتوانین زیاتر خزمەتی خەڵک بکەین. بەڵێ وەکو خۆشە باسە کرد ئەمانجی فستیڤالەکە ئەوەی بەڕاستی ئەوەی هەدەفی ڕێسی ئێمە بەرەودانە بەکاری خێرخوازی و هەم سوپاسکردنیەکی ئەو کەسانەشەکە لە کاری خێرخوازیە بەردەوام بوون و تا ئێسش بەردەوامن و هەروەها ئامانجێکی تری ئەم فستیڤالە زیندووکردنەوەی مێژووی کاری خێرخوازی لە شاری سلێمانیە و ئەمانەوێ تووەکو چۆن ئەم زیندووکردنەوە کە زیندووکردنەوەی بۆ ئەەکەین بەردەوام بێت ئەم شتا و بەتایبەت بەم جیلەی بناسیێنین کە ئەوانیش چۆن چاولاوانی پێشخۆیانکەن و چاولاوانی ئێستاشکەن کە بەردەوام لە کاری خێرخوازیە ئەم شتەی ئیتر ئەها بەردەوام بێت نمرێت یعنی لەناو شاری سلێمانی هەرزین و بمێنێتەوە چکەم بەجددی کە ئەڵەی شاری سلێمانی کارە خێرخوازیەکەی ئەبێ هەر لەگەڵا بێت چۆن لە کۆنەوە هاتووە تا ئێستا شەر بەردەوامە ئێمە شەمانێ و بەردەوامیە بین هەر برەودانە بوو بەردەوامی کاری خێرخوازیەکە لە شاری سلێمانیا هەبووە. دەستان خۆش بێ کاگویسی بەگەر لە کۆتایە شتێک ما بێت پێمان بڵیت بە بینەرەکانمان بڵیت. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە بەشدار بوون لە چالێنەوە پشتیوانیش بوون لە کەمپینەکانی ئەمە و ئەو هیواین کە 5 هەمومان لە پارکی ئازادی بەیەکەوە بەشدار بین لە فستیڤالەکە. دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە هەمیشە خۆبەخشانە ئێوە کارەکەن لەگەڵ هاوڕێکانیشتان ئێمە دەستخۆشیان لێکەین تەواویان کە بەردەوام بن و بۆی کە بتوانین زیاتر لە ڕێگە ڕێکخراوەکەی ئێوە ڕێکخراوەکانی تریشۆ هەمانجی دروست بکرێن و ئێمە ژۆک و کورسات لەگەڵتانە بین و بتوانین کاری باشتر بۆ لایەنی مرۆڤایەتی بکەن دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان.